اما ویراز زیادت لسر به مجاره راب واستن به میوان المین جدا جدا اسپیک دا خو رفبرا یک لقین کمپانیاین کو لهرما کردستان کارانه دوار دنیای دا بخواجی بنابه دنیای بوی کاری رابویا خاتو اوین جزات بخیراتی سپاس بو آماده بونا والگلمه بلا ام دسپیکج بجدار بویان بپرسین اوین خانده دمکه دمن ها نرینین جدا گله بون هیا بلکی هشتا ها جنین کو دنیایی و کمپانیان دنیای دکارن چه خدمت گزاریه که پیشکشی وام میکن جبروی بلا از بپرسم چه قاس خلق خود دوان کمپانیان و که کمپانیا بنمونه بینین چه هجمارک بر دسته و که بجدار بو بله اما کمپانیا کمان کاری کمپانیا کمان بریتیل پیشکش کردنی خدمت گزاری دنیایی گشتی بواتای اوی همو جوره کی دنیایی اتوانین پیشکش بجدار بوان معنی بکن بجگالا دنیایی جیان دنیایی گشتی چی اگریتوانه همو او دنیایانه اگریتوانه که ربطی بوهایا کمن دنیایی خوم اکم دنیایی کسوکارکم اکم و اتوانم دنیایی ایشکم کم و اتوانم دنیای ممتلکاتکانی خوم کم ممتلکاتکانم بو نمونه وکو من مالکم هیا خانویکم هیا بو اوی لو کاتی روداویکا بو اوی خانوکم لدست ندم اتوانم دنیایی بو بکم من سياريكم هيا لكاتي الرضاوة بو اوي زرري سياركم لدستي نيم سياركم دنياي بوكم بوي لدستي نيم من تندرستي خوم خزانكم اتوانم بپاريزم لرقي دنيايوا اتوانم ايشاكم لدست نيم تندرست چونالي صحي ايشاكم لدست خوم نيم برپرسيارتي ايشاكم لدست نيم اتوانم دنياي بوكم لعينن كاتا باشا جناب وان همو جوران ده جورين جدا هنه ياكو سرنجام راكشا دنيايا كارجي ايش بله ستر ام سروي راباستين بوي ما بستي اگر ترسامنها بأسبا كاري خوش دز بدا اگر من خاون كارم برپرسیاریتێکم هەیە بەرامبەر کارمەندەکانم برپرسیاریتێکم هەیە بەرامبەر ئەو کەسانی کە کاریان لەگەڵا ئەکەم بۆ نمونە مەشروعێکم هەیە بینایەک دروست دەکەم لێرەیە من لەوانەیە بە بۆنەی ئەم مەشروعی من کە دروستی ئەکەم لە کاتی دروستکردنی مەشروعەکەیە زەرەر لە کەسێکی دەرەوە بم لێرەیە جۆرێکی دڵنیاییمان هەیە کە کارایە پێوترێت دڵنیایی بەرپرسیارەتی من بەرامبەر کەسی تر ئەگەر من وەکو خاوەنکار زەرەر لە یەکێکی تر بم دڵنیاییەکە ئەتوانێت قەرەبووی ئەو کەسەی بەرامبەر بکاتەوانێ لە عینەن کاتا من کارمەندم هەیە لەناو پرۆژەکەمە وەکو کارمەند وەکو کرێکار ئەوانەی کەو لەناو ئۆفیسا ئیشەکەن ئەوانەی لە دەرەوەی ئۆفیس وەکو کرێکار ئیشەکەن دڵنیاییمان هەیە کە ئەتوانین بۆ هەردوو لاکە بەکاری بهێنین هەم بۆ کارمەندەکە و هەم بۆ کرێکارەکە لە عینەن کاتا هەندێک جۆری دڵنیایی هەیە پێوت هەر لە بەرپرسیارەتیە پێوترێ پرۆفێشنەڵ یعنی پرۆفێشنەڵ بەرپرسیارەتی پرۆفێشنەڵی من لە کارەکەمە لەوان چێ زەرەر بدەم لە خاوەنکارەکە لە هەنێک حاڵەتە بۆ نمونە کارمەند هەیە کە خاستە نەوانەی کە پارەیان لەبەردەستایە ئەوانەی کە مەسئولیەتی گەورەیان هەیە وەکو خاوەنکارە توانی مەسئولیەت بۆ ئەم کارمەندانەش بکەیت باشە چت کە بەسەر ئوستوێ خوادی کارن و کارمەندەکە یان کەسێکی ئاسایە بۆ هەنوان جووران چت کە بەسەر ئوستوێ من ئەگەر ئەس بێم ژماڵ دەرکەبم بێمە کۆمپانیا تا خوتومار بکەم پەرەیەکە چ پەرەی دەدەن بچ ئاوایی دەدەن بلا زەڵاتر بە بۆ خەلکی هەموو کەس ئەتوانێت دڵنیایی بکە بە ئێمە جارێ لەوە دەست پێ بکەین فکرێکی خراپ بڵاو بۆ توانێ هەڵە بڵاو بۆ توانێت لە ناو هاوڵاتیانەکە من ئەگەر من خاوەنکارێک نەبم یان ئەگەر من لە شوێنێک کار نەکەم ناتوانم دڵنیایی بکەم ئەگەر من موچە نەبێت ئەگەر موچەم نەبێت ناتوانم دڵنیایی بکەم ئەمە هەڵەیە هەموو کەس ئەتوانێت دڵنیایی بکە دڵنیایی بۆ هەموو کەسێک دروست بووە خاستن بۆ ئەو کەسانەی کە دەخلێکی مەحدودیان هەیە تۆ من چەند ساڵێکی لاکە بم هەتاوەکو کارێک بۆ خۆم دروست دەکەم چەند ساڵە هیلاکە بم هەتاوەکو ئەتوانم سیارەیەک بکڕم یا ئەتوانم خانوویەک بکڕم کەواتە من ئەتوانم بچم دڵنیاییەکە بکەم و بۆ هەموو کەسێکە هەم بۆ تاک من وەکو تاکێک ئەتوانم بچم دڵنیایی بکەم من وەکو کۆمپانیایەک ئەتوانم بچم دڵنیایی بکەم من وەکو خاوەنکارێک و وەکو ئەگەر ڕێکخراوێکی خۆمم هەبێ ئەتوانم بچم دڵنیایی بکەم باشە ئەم زەڵاتر بکەین بۆ بینەرەوە بیسەرێن خۆ کەسێکم نەموچەیەک من هەیە نەداهاتێک من هەیە داهاتێکی بەلکی کێمژی بێتن وەکەتە گوت بەم بژین داهاتێک کێمژی مەهەبیتن سبە دۆز بە ڕۆژەکات ئەس نەخۆش کەتم ئەو بوێ نەخۆشیێرە
تشتێکی دن بەلکی من نەخۆشتر بکاتن ئەوە پارەیەکی زۆر پێویستی بە چارەسەریکردنەوە من هەیە. زۆر ڕاستە. ئەوە گەلێک کەسان بەلکی نەخۆشی ئەوان مازنتر لێ دەکاتن ترساوێژ بەرنەبوونیە بە دەستکوتیە بە دوان حالەتاندا دەما من خۆتۆمال کرد جوورێ تەندروستیدا بیمەوە تەندروستیدا لە کۆمپانیا بنمونە بین مەهانەیە یان ساڵانەیە کەسێکی وها دکارە چەند پەرە بە قز بداتەوە ئەگەر هات ڕۆژێکی نەخۆش کرد هەم پەرەیەکی مازن وەکە خەرجیاوی سوی خوا بکرێن. بەڵێ قسەیەکی جوانت کرد من ئەگەر پارەیەکی کەمم هەبێ دوای چۆن مەفهومی دروستبوونی دڵنیایی دروستبوونی تەمین بۆ ئەمەیە من دەخلێکی مەحدودم هەیە سبەی ڕۆژ تووشی نەخۆشیەک هەبم پارەم پێ نییە بچم پارەی و عملیاتە ببم یا پارەی ئەو نەخۆشیە و ئەو چارەسەر وەرگرتنەکە نەخۆشخانە بکەوم و کێ پارەکەم بۆ ئەدا ئەگەر من پارەم پێ نەبێ مەفهومی دروستبوونی تەمین و شەریکەی تەمین چی عالەمەوە دروست بووە بۆ ئەو کەسانی کە دەخلێکی مەحدودیان هەیە بۆ ئەوەی ئەگەر بۆ نمونە باسی تەمینی تەندروستیمان کرد ساڵانە ئەو کەسە بە پێی تەمەنەکەی خۆی تەمەنی لە چەندێکایە دیاری ئەکرێ بۆ نمونە ئەم جۆری تەمینە با بڵێن بۆ نمونە 400,000 دینارە بۆ ماوەی ساڵێک 400,000 دینار بۆ ماوەی ساڵێک ئەدەی بە کۆمپانیای دڵنیاییەکە لە بری ئەمە لە ماوەی ئەو ساڵەدا ئەم کەسە لەپڕ تووشی حاڵەتێکی کتوپڕ ئەبێ ئیمرجنسی ئەبێ یا تووشی نەخۆشیەک ئەبێ پێویستی بە 2,000 دلار ئەبێ بە 2 ملیۆن ئەبێ هەرچەندێک بێ هەتاوەکو سەقفی دیاریکراوی لە حەد کە لە چۆنەڵی لە عەقدی تەمینەکە دیاریمان کردووە زۆر زۆرە لە هەنێ حاڵەت ئاگاتە 200,000 دلار 200,000 دلارژی پێویستیاتە پێ هەبە بەرامبەر وان 400,000 تا ساڵێکیدا داین دکارە بووتە خەرج بەڵێ ئەمە بۆچی دروست بووە تۆ تووشی حاڵەتێکی کتوپڕ ئەبی هەم نەخۆشی بێ یان هەم حادیسە بێ کە لە پڕ توش ئەبی کارتێکی دڵنیایی بۆ دروست دەکرێ مادەم باسی ئێمە دڵنیایی تەندروستیەکەن کارتێکی دروست دەکرێت وەکو کارتێکی ئەتوانی دایمەن پێت بێت وەکو کارتی بانک وەکو کارتی نیشتیمانی کە لە جزدانەکە تاپێتە تووشی حاڵەتێکی ئیمرجنسی ئەبی ئەچی بۆ ئەو خستەخانەی کە کۆمپانیای دڵنیاییەکە بۆی دیاری کردووی بە تەنها بە کارتەکەت ئەتوانی دکتۆر ببینی ئەتوانی عیلاج وەربگری ئەتوانی مختبەر ببینی فحسەکانت بکەی و لە ئەخیرا ئەگەر پێویستی بە نەشتەرگەری هەبێ پێویستی بەمانەوە هەبێ ئەمانە هەمووی لەسەر کۆمپانیای دڵنیاییەکە بەبێ ئەوەی ئەو کەسە چۆنەڵی بە کوردی خۆمان ڕە دەست بکا بە گیرفانی خۆیان بەس کەسێکی هەیە دەبێژە من دەست خۆرە گیرفانی خۆدا من 400,000 داتەوە کە کۆمپانیا بوو دەما ساڵێکێ بە ساڵێک سەر ڕۆ دەرباز بوو نەخۆش نەکەوتم ئەو 400,000 من دەبێت چ لێ هێتن بەس حالەتەکە دێ بەلکی 2,000 ڕۆژانە ئەو پرسیارەمان لێ ئەکرێ ئێمەمان بیست بەیانی زۆر کەس باسی ئەویان دەکرد لە طبعا ئێمە یەکێ لە کێشەکانی کە ڕۆژانە تووشە بین لەگەڵ خەڵکە ئەوەیە ئەڵێ ئەگەر چێ بێ ئەگەر حادیسەم نەکرد چیە بێ ئەگەر نەخۆش نەکەوتم کەس حەز ناکە کەس نەخۆش بکەوێ بەڵام کەس ناتوانێت ڕێگری لەوە بکات تۆ نەخۆش نەکەوی کەس ناتوانێت ڕێگری لەوە بکات تۆ حادیسە نەکەی هەر تووشی حادیسە ئەبی دڵنیایی لێرە ئیشەوەیە کە تەدەخول بکات تۆ حادیسەت کرد خوا نەخواستە سەرت ڕۆژ ماڵت نەڕوە ئەوین خەنها بووە دوای ساڵێک هاتووە حادیسەم بەسەر نەهاتوە پارەکەم بدەرەوە لە تەمین ئەوە نیە پارەکە هەیە چۆن تەعاملەکە نێوانتاندا هەیە لە گرەبەستەکە طبعا لە بیدایەتەوانێ ئێمە بۆی شەرحەکەین بۆ ڕووی نەکەینەوانێ کە چی ئەگرێتەوە چی ناگرێتەوانە و لە ئەخیرا بۆ نمونە باسی دڵنیایی لە دڵنیایی ئۆتۆمبیلا زۆر تووشی ئەوە بین لە دڵنیایی ئۆتۆمبیلا ئەگەر تۆ ساڵێک تەمینەکەت کردبێ تووشی حادیسە نەبی ساڵی داهاتووترێتەوە لە من حادیسەم نەکرد کەواتە تەمینەکەم بەکار نەهێنا چیم بۆ ئەکەیت لە هەنێک حاڵەتە پارەی بۆ نمونە باسی 400,000ەکە بکەین 400,000ەکە کەمە بێتەوانێ چونکە حادیسەی نەکردووە کۆمپانیای دڵنیاییەکە ئەمە وەکو 400ەکە واتە ساڵی دووەم من 400 نەدەم کەمتر دەدەمە بەست لە دڵنیایی ئۆتۆمبیلا بەڵێ لە دڵنیایی ئۆتۆمبیلا چونکە تۆ حادیسەت نەکردووە چونکە تۆ سعری سیارەکەشت ئەبەزە ئەگەر عینەن ساری ساڵی پێشوت پێبێ لەبەرەوە پارەکە کەمترە بێتەوە ئەو پارەی کە ئەیەی بە تەمینەکە بەڵام سەقفی تعویزکردنەوەکە قەرەبووکردنەوەکە وەکو خۆی ئەمێنێتەوانە باشە لێرە بازیاتر لەسەر سقە قسە بکەین زۆر کەس هەیە دەڵێ دێ ئەوە پارەدام بە کۆمپانیا هەر باسی 400,000 بکەین بە نمونە کۆمپانیاکە نەما دروستبوونی کۆمپانیا طبعا دروستبوونی هەموو کۆمپانیایەک لە بیدایەتوانێ ڕسوماتی خۆی هەیە مجموعەیە قوانین و ڕێنمایی هەیە کە حکوومەت بەسەر تا فەرزیەکە هەموو کۆمپانیایە کە تەسجیل بێ پارێکە یا بە حکوومەت وەکو سەرمای کۆمپانیا ڕەئسمالەکە ئەم ڕەئسمالە بۆچی دائەنرێ ئەگەر خوا نەخواستە ئەم کۆمپانیایە لە ماوەی ئەو ساڵی کە تۆ عەقدت هەیە لەگەڵیا ئیفلاسی کرد بۆ نمونە
نەما داخرا بە هەر نوعێک بێ پارێک هەیە کە لە تۆ لەلای حکوومەت داتناوە و حکوومەت بەتەنها ئەتوانێ تصرف بک بۆ مەبلەغەوە کە دانراوە تصرفەکەش بەوەیە بۆ ئەو کەسەی خرج بکات ئەمە لە بەرێکیدا ئەندرێ بۆچی داوا ئەکرێ لە بەرەوەی تۆ کۆمپانیا ئەم کۆمپانیانە کۆمپانیای دڵنیایی ئیشی چییە قەرەبووی خەڵک بکاتەوە ئەگەر نەیتوانی ڕەسمالەکەی لەلای حکوومەت ئەتوانێت لە جیاتی کۆمپانیای دڵنیاییەکە قەرەبووی بکاتەوەنە زۆر باشە ئەوە هەموو لەناو وەڵامی پرسیاری یەکەممان هات وەڵامی پرسیاری یەکەم باسی بەشداربووانم کرد ئێستا لەو ڕەوشەدا بەشداربوونتان چەندە وەکو کۆمپانیایەکی کارە ئێستا باشترە وەکو لە ساڵانی پێشووتر لەبەرەوەی ژمارەیەکی دیاریکراو هەیە بە ژمارەیەکی دیاریکراو ئێستا ناتوانم پێت بڵێم بەڵام باشترە بۆ لەبەرەوەی هۆشیاری خەڵک زیاکە خەڵک زیاتر ئەزانێت تەئەمین چییە و ئەزانێ ئیسیفادەی هەیە ئەبینێ کۆمپانیەکان بەڕاستی تەئەمین ئەکەن بەڕاستی قەرەبووی خەڵک ئەکەنەوە لەبەرەوە متمانە زیاتر دروست بۆ لە بینی هاوڵاتی و لە بەرینی کۆمپانیاکانە گەلێک سپاس ئەوین جەزا ڕێبەرە لەق لە کۆمپانیان دڵنیایە بۆ کاروباریان دڵنیایە سپاس بۆ بێدەماوەتە دایەمە و ئەو زانیاریان گرنگ زۆر سپاس دەست خۆش ئەف کۆنفرانسە دەمێکێدا بەردەوام دکە لە هەولێرێ دە چارچوبەیە کاروباریمێن ئیروک و هاتنە پێشکەشکردن دە وەزیرێ نافخۆی حکوومەتە هەرێما کوردستانê ڕێبەر ئەحمەد ئاخەوی گوت بێ کەرتێ زیاتر پێویستی بە بەژاندنە کەرتە بانکی هەیە کو ئەڤژی پلانê استراتیژی دانە زیاتر کەرتە بانکی لە هەرێما کوردستانê بێ پێشخستن و di nava vê de jî girêdayî پروژه هەژمارە من کو ئەو خواژی پروژه هەژمارە من دەبە دڵنیاییەک بوو کەرتە دڵنیایی لە هەرێما کوردستانێک و بە ئاوەیەکیە نەهاوەکە وەزیرێ داراییژی ئاماژە پێکردی ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر تێبەژاندن و هەژمارە بەشداربوویان دە تومارکردنا کۆمپانیان دە زیاتر دەبە